تەوەری دومی بەرنامەی بین باش کوردستانیشتان پێشکەشەکەین کە باز لە وشکە ساڵی و هەروەها کەمبوونەوەی ئاوی ڕووباری سیروان دەکەین بە تایبەت لە گەرمیان و سنووری قەزای کەلار و ئەمە بەستە و گفتوگۆی زیاتر بە میوانداری کاک عەبدولموتەڵیب ڕەفعات مامۆستای زانکۆ پشێک ڕاستەخۆ لە کەلارەوە لەگەڵمانە. سڵاو لێبێ مامۆستا، سپاس بەوەی کە لە تەوەری دوم لەگەڵ ئێمەدا بەشداریت. ئەوەی بەڕێز زۆر سپاس بۆم دەرفەتە دەستان خۆش بێت. بەڵێ ئەمێ لە سەرتادا بزانم لە ئەم ساڵدا تا چنێک ئاوی ڕووباری سیروان کەمی کردووە. بەڵێ بەداخەوە ئاوی ڕووباری سیروان بە تایبەتی لە ئەم ساڵدا بە ڕێژەیەکی بەرچاو کەمی کردووە. ئەوی شەگەڕێتەوە بۆ دوو هۆکاری سەرەکی یەکەمیانەوەتانەیە کە وڵاتی ئێران پرۆژە و بەنداوێکی زۆر لەسەر ئەم ڕووبارە دروست کردووە لە دوی وڵاتی ئێرانەوە و کاری لەسەر ڕێژەی ئاوەکە کردووە. ئەمە بە پێی یاسانی و دەوڵەتیەکان خەرقێکی زۆر گەورەیە بۆ ئەو یاسایانە. بەداخەوە ئێران هیچ گوێیەک بەم کێشەیە نەداوە و ئەمە کاریگەری زۆر خراپی لەسەر ناوچەی گەرمیان و لەسەر کوردستان بەگشتی دروست کردووە، چونکە نەک تەنها ڕووباری سیروان تەنانەت ڕووبارەکانی تریش لەلایەن ئێرانەوە گراوەتەوە. ئەو پرۆژانەی کە ئێران دروستی کردووە پێکاتووە لە 13 بەنداو لەسەر ڕووباری سیروان کە ناسراوە بە پرۆژەی ئاوی گەرمەسێر و توانای گلدانەوەی 1.5 ملیار مەتر سێجا ئاوی هەیە. تەنانەت ئێران ڕێگریەکە لە ئاوی لافا و ئاوی باران کە بێتە ناو هەرێمی کوردستانەوە لە ڕێی تونێڵێکەوە ئەو تونێڵە ئاوە بوازێتەوە بۆ ناوڕاستی ئێران. ئەمە بە شێوەیەکی ڕاستەوخۆ کاریگەری لەسەر بە تایبەتی ناوچەی گەرمیان و محافظەی دیالە کردووە. هەروایەکێکی تر لە هۆکارەکانی دابەزینی ئاستی ئاوی ڕووباری سیروان ئەوی شەگەڕێتەوە بۆ وشکە ساڵی کە ئەم ساڵ وشکە ساڵەیەکی بەتین بووە بە تایبەتی لە ناوچەی گەرمیانە و بووەتە هۆی ئەوەی کە ڕێژەی ئاو کەم بێتەوە، بۆیە ئەم بارودۆخەی لێ دروست بووە بەداخەوە. بەڵێ باسی لە وشکە ساڵی کرد. ئەمێ بزانم لە زەری ئێوە بەتەواوی ئەتوانین بڵێن ئەم ساڵ وشکە ساڵیە، یعنی وشکە ساڵی بەتەواوی ڕاگەیەندراوە؟ بێگومان بەپێی ئەو داهاتانەی کە هەیە نەک تەنها لە ناوچەی گەرمیانە، تەنانەت لە زۆربەی ناوچەکانی هەرێمی کوردستان ئەمساڵ وشکە ساڵیە لەبەرەوەی بەپێی ئەو داهاتانەی کە ها لە بەردەستا تا ئێساکە نیوەی ئەو بڕە کە پێویستە ساڵانە ببارێ لە ناوچەکانە نیوەی ئەو بڕە باریوە نەک زیاتر، و ئەمە کاریگەری زۆر خراپی دروست کردووە. بە تایبەتی لە ناوچەی گەرمیانە ئێمە لە سەرەتای مانگی سێەوە ئەعلانی ئەومانە کرد کە ناوچەکە تووشی وشکە ساڵی بووە و حکوومەت نزیکەی دوای 2 مانگ یان مانگ و نیوێک ئەوەی ڕاگەیاند کە ناوچەی گەرمیان تووشی گرفتێکی زۆر گەورە بووە و پێویستە چارەسەر بکرێ. بەڵام بەداخەوە تا ئێساکە وەکو پێویست لایەنە حکوومیەکان ئیشیان لەسەر چارەسەرکردنی گرفتی کشتتوکاڵی نەکردو. ئەوی شەگەڕێتەوە بۆ نەبوونی بودجەی تایبەت یان بۆ ئەو گرفتەی کە هەیە لە ئابووری هەرێمی کوردستانە. بەڵێ بێگومان ئەمە هۆکارەکانە لە دوایشە ئێمە سەر چارەسەرەکان گەر چارەسەرێکە بێ بۆ ئەم دۆخە بتوانین بەرەو باشتر بڕوات. بەڵام ئەمێت باز لەوە بکەم کە تۆ لە سەرتا ئەمەژە بۆ کرسیانزەم بەنداو لەسەر ڕووباری سیرواندا بوونی هەیە. ئەمێ بزانم ئەو دەریاچانە چەند دەریاچەش بوونی هەیە کە لەسەر ڕووباری سیرواندا تێئەپەڕێت؟ بەڵێ لە ڕاستیدا ئەو پرۆژەیە کە باسم کرد پرۆژەی ئاوی گەرمەسێرە لە وڵاتی ئێران دروست کراوە لەسەر لقەکانی ڕووباری سیروان و پێکاتووە لە 13 بەنداو ئەو مەداوانە هەر هەمووی توانای گلدانەوەی 1 ملیار مەتر سێجار ئاوی هەیە و لەگەڵ چەند بەنداوێکی لاوەکی دروست کراوە کە ئەو بەنداوانە ئیش لەسەر بەرزکردنەوەی ئاستی ئەو ئاوە ئەکەن کە لە ڕووبارە لە بەنداوەکانەوە سەر ڕێژەکە. بۆیە بە شێوەیەکی ڕاستەوخۆ ئێران ناهێڵێ ئەو ئاوە بێتە ناو هەرێمی کوردستانەوە. بۆیە ئەو بەنداوانەی دروست کردووە و لە پێشی ئەو بەنداوە بچووکانەیش تونێڵێکی دروست کردووە کە ناسراوە بە تونێڵی نەوسود، یەکێکە لە تونێڵە هەرە گەورەکانی جیهان بۆ گواستنەوەی ئاو و توانای گواستنەوەی نزیکەی 1.5 ملیار مەتر سێجار ئاوی هەیە کە لە ناوچەکانی کرماشانەوە ئەیگوازێتەوە بۆ ناوچەی ئەحواز. و ئێران لە ڕێی ئەم پرۆژەوە توانیەتی نزیکەی 750,000 هکتار زەوی کشتتوکاڵی دەیمی بکاتە زەوی کشتتوکاڵی ئاوی. ئەمیش بە شێوەیەکی ڕاستەوخۆ کاریگەری لەسەر هەموو ناوچەکانی هەرێمی کوردستان و عێراق کردووە کە ڕووباری سیروانی تێدا تێپەڕە بێت. تەنانەت کاریگەری لەسەر ئاوی خواردنەوەش کردووە لەبەر ئەوەی هەر کاتێک ئاستی ئاوی ڕووبار دابەزێ ئەو کاتە ڕێژەی پیسی لەناو ڕووبارەکانە زیاترە بێتەوە. بۆیە کاریگەری و گرفتەکانی زۆر گەورن و ڕەنگە لە داهاتوودا ئەگەر نەتوانین بە شێوەیەکی زانستی چارەسەری بکەین گرفتەکان زیاتر ببنەوە. بەڵێ باست لە 13 بەنداو کرد. ئەمێ بزانم ئایا لە ئێستادا شوێنێک هەیە کە نەخشەی بۆ کێشرا بێت لە دەوروبەری ڕووباری سیروان بۆ دروستکردنی بەنداوی تر
تاکو ئەم دۆخات هەر نەبێت بەرەو چارەسەریەک بڕوات. ئێران ئەوەی ڕاستی بێ لە دیو ئێرانەوە هەوڵی زیاتر هەیە بۆ دروستکردنی بەنداوی زیاتر، بەڵام لە ناوخۆی هەرێمی کوردستانە بەداخەوە تا ئیساکە نەچوێتە بواری جێبەجێکردنەوە، تەنها ئەو بەنداوانەی کە باسەکرێ لە چوارچێوەی قسەکردن دەرنەچووە. هەرچەند حکوومەتی هەرێمی کوردستان باسی لەوە کرد کە نۆ بەنداو دروستەکرێ و یەکێک لەو بەنداوانە ئەکەوێتە سەر ڕووباری سیروان کە ناسراوە بە بەنداوی بەردەسوور تقریبا ئەکەوێتە ئەم شوێنەی کە ئێمە ئێستاکە لێی ڕاوەستاوین، بەڵام بەنداوی تر هەیە کە پێویست بوو تەواو بکرێت لە ماوەی ڕابردوودا بە تایبەتی لەسەر ڕووباری سیروان وەکو بەنداوی باوەنور هەروەها بەنداوی دێوانە، بەڵام بەداخەوە تا ئیساکە ئیشی جدی لەسەر نەکراوە، تا ئیساکە نەخراوەتە کار. تەنانەت بەنداوی باوەنور کە نزیکەی 20% لە ئیشەکانی تەواو بووە، بەڵام تا ئیساکە تەواو نەکراوە. ئەگەر تەواو نەکرێ بەڕاستی گرفتەکان زۆر گەورە بنەوە، لەبەرەوەی ئێمە بە تایبەتی لە ناوچەی گەرمیانە تووشی گرفتی بە بیابانبوون نەبین و پێویستمان بەوەی ئاستی ئاوی ڕووباری سیروان بەرز بکەینەوە. ئەمیش پێویستی بە بەندا و پێویستی بە نازمە ریگولیتەر بۆ ئەوەی بتوانین ئاستی ئاوەکە بەرز بکەینەوە، هەروەها بتوانین پارێزگاری لە ئاستی ئاوی ژێر زەوی بکەن لێ ناوچەیە، چونکە خۆتان نەزانن ئاستی ئاوی ژێر زەوی لە ناوچەی گەرمیان بەهۆی وشکە ساڵی و بەهۆی دابەزینی ئاستی ئاوی ڕووباری سیروان کاریگەری ڕاستەخۆی دروست کردووە و ڕەنگە لە داهاتوودا کێشەکانمان زیاتر بێتەوە، بە تایبەتی ئەگەر ئاوی سەر زەوی نەما هەروەها کاریگەری ڕاستەخۆی دەبێت لەسەر ئاوی ژێر زەوی لەم ناوچەیە. بەڵێ دەوترێت هەبوونی ڕووبار لە نزیک شارەکان یاخۆت کە ئێمە باز لە قەزای کەلار بکەین، هەبوونی ڕووباری سیروان لە نزیک قەزای کەلاردا ئەو شوێنە ئەبوژێتەوە، هەروەها دەبێتە شوێنێکی گەشتیاری و لە هەمان کاتدا بازرگانی. ئەمێ بزانم بۆ قەزای کەلار بەم جۆرەیە ئایا بۆتە بژانەوەی ئەو شوێنە؟ نابەداخەوە ڕووباری سیروان کاریگەرێکی ئەوتۆی لەسەر ئەم ناوچەیە دروست نەکردووە، بەعکسەوە تەجاوزێکی زۆر هەیە لەسەر ڕووباری سیروان، زیادڕەوێکی زۆر هەیە لەسەر ڕووباری سیروان لەلایەن چەند کەسێکەوە. ئەویش وای کردووە کە کارگەی چەولم دروست بکەن و بووەتە هۆی تێکچوونی ڕووبارەکە بە شێوەیەکی گشتی. یعنی ئیساکە گەر کەسێک بێتە سەر ڕووبارەکە هەست ناکە کە شوێنێکی گەشتیاری ئەمە بەداخەوە وەکو سەربازگەیەک تێکە بەرچاومان، لەبەرەوەی هەموو شتێکیان لەم ڕووبارە تێکداوە، تەنانەت کاریگەریان لەسەر کواڵیتی ئاوەکە کردووە، کاریگەریان لەسەر زیندەوەرانی ناو ئاوەکە کردووە، کاریگەریان لەسەر لایەنی سیستمی ژینگەی ئاوەکە کردووە. بەداخەوە هەست ناکرێت ئەمە شوێنێکی گەشتیاریە، هەستەکرێ ئەمە سەربازگەیە. بەداخەوە ئەگەر ئێمە نتوانین چارەسەری بکەین لە داهاتوودا کێشەکانمان زیاترە بێتەوە، چونکە ئاو سەرچاوی ژیانە ئەبێ پارێزگاری لێ بکەین. و بەداخەوە کێشەیەکی تر کە هەمانە بە تایبەتی لە ناوچەی گەرمیانە ئەوەیە زۆربەی پاشەڕۆکانی شارەکانمان بە شێوەیەکی ڕاستەوخۆ ئەچێتە ناو ڕووبارەکەەوە. ئەمیش کاریگەری لەسەر کواڵیتی ئاوەکە دروست کردووە و بۆنێکی زۆر ناخۆشیێتێ بە تایبەتی لەو شوێنانەی کە پێڵن شوێنی گەشتیاری، بەڵام هەرچەند شوێنی گەشتیاری تایبەت نییە لە ئێریا بەداخەوە و ئیشی جدی لەسەری نەکراوە. بەڵێ کاتە ئەمێت باس لە هەندێک لە هۆکار و کاریگەریەکان کرد. ئایا پێت وایە کاریگەری سەرەکی و هەروەها هۆکاری سەرەکی ئەو کارگەی چەولمانەیە کە لە دەوروبەری ئاوی ڕووباری سیرواندا بوونی هەیە وای کردە بەشێک لە ئاوی ڕووباری سیروان کەم بێتەوە؟ بەتەکید ئەوان هۆکارێکی سەرەکین بۆ کەمبوونەوەی ئاستی ئاوی ڕووبارەکە، لەبەرەوەی زۆر جار ڕێڕەوی ڕووبارەکە ئەگۆڕن، هەروەها ئیش لەسەر قوڵترکردنی ڕێڕەوی ڕووبارەکەکەن. ئەمە وای کردووە ئاو بە شێوەیەکی ئاسایی نەگاتە شوێنی مەبەست. ئەمە کاریگەری ڕاستەوخۆی هەیە، بە تایبەتی ئەم ساڵ کاریگەریەکانی دەرکەوتووە، لەبەرەوەی پێشتر ئاستی ئاوی ڕووباری سیروان لە ئاستێکی ئاسایی بووە، بەڵام ئەم ساڵ لە ئاستێکی ئاسایی نییە، نزیکەی 70% لە ئاستی ڕووبارەکە دابەزیوە. ئەوانیش ئەم کێشە و گرفتانیانە دروست کردووە، ئەمیش بۆتە هۆی ئەوەی کە ئاو بە شێوەیەکی ئاسایی لە ڕێڕەوەکەی خۆیان ڕێنەکات. تەنانەت گۆماویان دروست کردووە بۆ ئەوەی لمی تیاکۆ بێتەوە. ئەمانە کاریگەری زۆر خراپیان دروست کردووە و پێویستە چارەسەر بکرێەوە. خۆشبەختانە هەوڵمانداوە لە ماوەی ڕابردوودا لەگەڵ ئیدارەی گەرمیانە کۆبینەوە بۆ ئەوەی حەلێک بۆ ئەم کێشە و گرفتانە بدوەزینەوە. و تا ڕادەیەک ئیدارەی گەرمیان هاتێتە پێشەوە و هەستی کردووە کە کێشە و گرفتی ئاو و کەمبوونەوەی ئاو و وشکە ساڵی ئەم ساڵ کاریگەری زۆر خراپی لەسەر ڕووباری سیروان دروست کردووە و توانیمانە بگەینە چارەسەرێک ئەگەر جێبەجێ بکرێت لە ماوەی داهاتوودا. بەڵێ مامۆستا ئەمێ بزانم هیچ ساڵێ وەک ئەم ساڵ کەم ئاوی هەیە گەر بێت و بۆمان بخەیتە ڕوو؟
فۆتوان دووبارێ بکەوێتەوە بە ئەرک نەبێت. بەڵێ مامۆستا ئەمێ بزانم ئایا ئەم ساڵ گۆڕانکاری بەسەر داهات و یەخود بە بەراورد بە ساڵانی ڕابردوو دەکرێت ئەم ساڵ کەم ئاوی هەبێت ئایا هیچ ساڵێک وەک ئەم ساڵ بۆ بەم جۆرە کەم ئاوی وشکە ساڵی دابوونی هەبێ؟ خۆی لە ڕاستیدا بەپێی ئەو داتانەی هەیە پێشتریش وشکە ساڵی ڕووی داوە بەڵام هیچ کاتێ وەکو ئەمساڵ نەبووە چونکە پێشتر وەکو ئاماژەم پێکرد ئێمە ئاو هەبوو هەستمان زۆر بە کێشە و گرفتی وشکە ساڵی ناکرد بە تایبەتی ناوچەی گەرمیان ئەکەوێتە ناوچەیەکی وشک و نیمچە وشکەوە وشکە ساڵی تیادا دووبارە بووەتەوە زۆربەی ساڵەکان بەڵام هیچ ساڵ وەکو ئەمساڵ نەبووە چونکە ئەم ساڵ لەگەڵ وشکە ساڵیشا ئێمە ئاسی ڕووبارەکەمان دابەزیوە و ئەمیش وای کردووە کە سیستمی ئیکۆلۆژی لەم ناوچەیە تێک بچێت چونکە خۆتان نەزانن ناوچەی گەرمیان ئەکەوێتە ئەو ناوچەی جوگرافیەوە ڕێژەی بەهەڵمبوون لەم ناوچەیە زۆرتر لە ڕێژەی دابارین بۆیە شتێکمان نییە لەم ناوچەیە بە ناوی هاوسەنگی ئاوە بێ بۆیە ئەم ساڵ کاریگەرەکانی زۆر خراپە بێ لەسەر ناوچەی گەرمیان ئەگەر ئێمە دەست نەگرین بۆ ئاوە ئەگەر چارەسەرێکی گونجاو نەدۆزینەوە بۆ گرفتی ئاو لەم ناوچەیە. بەڵێ گەر باس لە سەرچاوەکانی ئاوی هەرم بکەین بە تایبەت من ئەمێتیشی بخەمە سەر ڕووباری سیروان کە بەشێکی بۆ ئاودێری و کەرتی کوشت و کاڵدا بەکاردەهێنرێت ئایا کەمبوونەوەی ئاوی ڕووباری سیروان کاریگەری کردوتە سەر کەرتی کوشت و کاڵ بە تایبەتی؟ بەتەکید لەم ناوچەیە کاریگەری زۆر خراپێکی دروست کردووە لەسەر ئەو زەویانەی کە زەوی ئاوین نزیکەی 250,000 دۆنم لە زەوی کشتتوکاڵی بێ ئاو ئەبێت لەم ناوچەیە ئەگەر گرفتەکان بەم شێوە بوون و کاریگەری زۆر خراپی دروست کردووە بەرهەمی کشتتوکاڵی لەم ناوچەیە بە ڕێژەیەکی بەرچاو دابەزیوە و لە ئایندەیە زیاتر دابەزی ئەگەر چارەسەر نەکرێت بە تایبەتی ئێمە پرۆژەیەکمان هەیە لەسەر ڕووباری سیروان کە ناوچەی خانەقینی پێبوژێتەوە لە ڕووی کشتتوکاڵی و ئەویش کاریگەری زۆر خراپی لەسەر ئەو ناوچەیە دروست کردووە یان بەگشتی ئەتوانم بڵێم نزیکەی 250,000 دۆنم لە زەوی کشتتوکاڵی ئەمە جگە لە باخ و دارستانەکان لە ناوچێ لەم ناوچەیە ئەگەر چارەسەری گونجاوی بۆ نەدۆزینەوە بەداخەوەی ساکە خەڵک هەوڵەدا دەست ببا بۆ ئاوی ژێر زەوی کە ئەمە کاریگەری زۆر خراپی لەسەر ئەم ناوچە دروستەکە لەبەر ئەوەی ئاسی ئاوی ژێر زەوی بە ڕێژەیەکی بەرچاو دابەزیوە و هیچ ڕێگریەک نییە لەلایەن حکوومەتەوە بۆ ئەوەی بتوانن ڕێگری بکەن لەو زیاد ڕەویانە کە لەسەر ئاوی ژێر زەوی ئەکرێت بووە پێویستە لە داهاتووە چارەسەرێکی گونجاوی بۆ بدۆزرێتەوە. بەڵێ کاتە ئەو چارەسەرە گونجاوە چیە کە ئاماژەی پێکەی ئایا چارەسەرەکە هەیە بۆ ئەم دۆخە گەر بێت و چارەسەرێکی دوورمەوداش بێت؟ بەڵێ خۆی لە ڕاستیدا بۆ چارەسەری ئەم کێشەیە بەنسبەت ڕووباری سیروان ئێمە توانین لە ڕێی دیبلۆماسیەوە کێشەکان چارەسەر بکەین ئەوش لە ڕێی حکوومەتی عێراقیەوە ئەبێت کە ئەتیفاقیەی تازە لەگەڵ وڵاتی ئێرانە بۆ دابەشبوونی ڕووبارە نێودەوڵەتیەکان کە هەیە لە نێوان هەرێمی کوردستانیان عێراق و ئێرانە بەڵام ئەمە تا ڕادەیەک ڕەنگە ئێران نەچێتە ژێرباری ئەوە کە بچێتە ژێر باری داواکاریەکانی عێراقەوە بەڵام لە ناوخۆی هەرێمی کوردستان لە ناوخۆی عێراق ئەتوانین ئێمە هەوڵ بدەین ئەو ئاوەی کە هەمانە بە شێوەیەکی زانستی بەڕێوە ببین بەداخەوە ئێمە لە هەرێمی کوردستان لە عێراق بەگشتی شتێکمان نییە بە ناوی بەڕێوەبردننی سەرچاوەکانی ئاو بە شێوەیەکی زانستی ئەوەی هەیە بە شێوەیەکی هەڕەمەکی ئاو بەڕێوە ئەچێ ئەمە کاریگەری زۆر خراپی دروست کردووە هەروەها ئێمە پێویستە ئەو ئاوانەی کە هەیە وەکو پاشەڕۆ وەکو پاشماوە لە یەکەکان نیشتەجێبوونەوە دەرەچێت لە حیسناعێ بۆ نمونە ئەمانە سەرچاوێکی ئاوی گرنگە ئێمە پێویستە یەکەی پاڵاوتنی بۆ دابین بکەین بۆ ئەوەی ئەم گرفتە چارەسەر بکەین هەروە لە ڕووی کشتتوکاڵیەوە پێویستە هەوڵ بدرێت لایەن وەزارەتی کشتتوکاڵەوە سیستمی نوێی کشتتوکاڵی بەکاربێنین بە تایبەتی سیستمی نوێی ئاودێری وەکو دڵۆپاندن و پرشادن بۆ ئەوەی زیاتر دەست بگرینە ئاو ئەم دۆخە تێپەڕبین. بەڵێ ئەمێت باز لە گلدانەوەی ئاوی ناوخۆ بکەین ئایا گەربێت و ئاوی ناوخۆ گل بدرێتەوە دەکرێت چارەسەرێک بۆ ئەم دۆخە یاخود بەرەو باشتری بەرێت؟ بەتەکید ئەگەر هەوڵی جددی بدرێ لەلایەن حکوومەتی هەرێمی کوردستانەوە بۆ گلدانەوەی ئاو بۆ دروستکردی بەنداو ئێمە توانین ئەم دۆخە تێپەڕ بکەین ئێمە کێشەی سەرەکیمان لە هەرێمی کوردستان و لە عێراق وەکو ئاماژەم پێکرد کێشەی بەڕێوەبردننی سەرچاوەکانی ئاوە تەنانەت ئێمە ئەگەر باسی ڕووباری سیروان بکەین 70% لەلایەن ئێرانەوە گیراوەتەوە و ئەو 30% کە ئەمێنێتەوە لە ناوخۆ دابینەکرێ ئێمە ئەگەر دەست بگرینە ئەو 30%ەوە بە شێوەیەکی زانستی ڕووبارەکانمان بەڕێوە ببین بە شێوەیەکی زانستی سوود لەو ئاوە ببینین بە تەکید ئەو 30% زۆریشە بۆمان بەڵام بەداخەوە ئێمە سیستمی بەڕێوەبردننی سەرچاوەکانی ئاومان نییە لە هەرێمی کوردستانە. بەڵێ
کاتە ماوەسا زۆر باز لەوە دەکرێت تەنانەت سامانی ئای ژێر زەوی وێران کراوە و وێران بووە کەواتە تۆ قسە و تێڕوانین و چییە بۆ ئەمە؟ بەداخەوە ئاوی ژێر زەوی سەرچاوێکی زۆر گرنگە لە هەر ناوچەیەکە وە لە وڵاتە پێشکەوتەکانە هەوڵ ئەدرێ ئاستی ئاوی ژێر زەوی لە ئاستێکی دیاریکراوە بپارێزرێ بەڵام بەداخەوە ئەوەی هەیە هەڕەمەکیەکی زۆر گەورە هەیە لە بەتایبەتی لە هەرێمی کوردستانە تا ئیساکەیمە شتێکمان نییە بە ناوی یاسای بەڕێوەبردننی سەرچاوەکانی ئاو یان یاسای پاراستنی ئاوی ژێر زەوی ئەمە کاریگەری زۆر خراپی لەسەر ناوچەکە دروست کردووە و بەتایبەتی لەسەر هەرێمی کوردستان بەگشتی ئەمە کاریگەریەکانی زۆر خراپن پێویستە ئێمە پێویستمان بە یاسایەکە بەڵام یاسایەکە بێ جێبەجێ بکرێت ئەبێ هەوڵ بدەین ئاوی ژێر زەوی بپارێزین چونکە ئاوی ژێر زەوی سەرچاوەیەکی ئاوی زۆر گرنگە و مڵکی ئێمە نییە مڵکی نەوەی داهاتووە و ئەم ئاوە لە هەموو وڵاتەکانە ئەپارێزرێ و هەڵەگیرێ بۆ داهاتوو لەبەرەوەی بەهۆی گۆڕانکاریەکانی کەشوهەواوە وای لێ هاتووە کە ئێستاکە ئاوی سەر زەوی بەرەو لە ناوچوونە چێ بەرەو کەمبوونەوە چێ بۆیە ڕەنگە لە 10 ساڵی داهاتوودا 15 ساڵی داهاتوودا ئێمە سەرچاوی ئاومان تەنها ئاوی ژێر زەوی بێ ئەبێ بپارێزرێ بەڵام بەداخەوە ئەوەی ئەکرێ لە هەرێمی کوردستان هەڕەمەکیەکی زۆر گەورەیە و هیچ گرنگیەک بە ئاوی ژێر زەوی نەدراوە تەنانەت لە زەوی کشتتوکاڵەکانە ڕێژەیەکی زۆر لەبیر لێ دراوە و بە شێوەیەکی نایاسایی ئەو ئاوە بەکارەهێنن و تا ئیساکە هیچ پێوەرێک لەسەر بیرە کشتتوکاڵەکان داننراوە کە پێویستە لە ڕووی کشتتوکاڵەوە ئێمە ئەو پێوەرانە بەکاربێنین لەبەرەوەی ڕێژەی بە فیڕۆدان لە ئاودێری کشتتوکاڵی ئەگاتە نزیکەی 70% پێویستە ئەم لایەنە چارەسەر بکەین بۆی بتوانین پارێزگاری لە ئاوی ژێر زەوی بکەین لە هەرێمی کوردستان. بەڵێ لە سەرەتادا باست لە هەبوونی بەنداوەکان کرد و هەروە ئەو بەنداوانی کە نەخشە بۆ کێشراوە بۆ داهاتوو بەڵام ئەمێ باز لە بیرلێدان بکەم ئایا بیرلێدان چۆن ئەبینی دەکرێت چارەسەرێک بێت یاخود کەمبوونەوەی گرفتەکان بێت لە ئێساجە بۆ کەمبوونەوەی ئاوی ڕووباری سیروان؟ بەتەکید لەو ساڵانەی کە وشکە ساڵیە زۆربەی هاوڵاتیان بە شێوەیەکی نایاسایی دەستەبەن بۆ لێدانی بیر ئەمە تا ڕادەیەک یعنی حەلێکە چارەسەرێکە بەڵام چارەسەری سەرەکی نییە لەبەرەوەی ئەو بیرانە لێدرێ بە شێوەیەکی نازانستی لێدرێ هەروەها ئەو ئاوەی کە بەکارەهێنرێ هیچ ڕقابەیەکی لەسەر نییە بە شێوەیەکی نازانستی بەکارەهێنرێ و ڕێژەی بە فیڕۆدان تایە زۆر بەرزە ئێمە ئەتوانین حکوومەت یعنی لە ڕێگەی حکوومەتەوە ئەو ناوچانە دیاری بکە کە پێویستیان بە ئاوە بەتایبەتی ئەگەر دەست بین بۆ ئاوی ژێر زەوی بەڵام ئەبێ بە شێوەیەکی زانستی بەکاری بێنین یعنی بۆ نمونە لە وڵاتە پێشکەوتەکانە حسابی ڕێژەی داباری نەکەن ئایا ئەو ڕێژەی دابارینە چەندێکی چوەتە ئاوی ژێر زەوی بووەتە هۆی تەغدەی ئاوی ژێر زەویەوە تەنها ئێمە توانین دەست بۆ ئەو بڕە بین نابێ لەوە زیاتر ئاوی ژێر زەوی دەربکەین بەڵام وەکو خۆتان نەزانن دەستبردن بۆ ئاوی ژێر زەوی مەترسیەکی زۆر گەورەی لەسەر هەیە و هەروەها ئایندەی ئاوی ژێر زەوی لە هەرێمی کوردستان ئەخاتە هەڕەشەیەکی زۆر گەورە و مەترسیەکی زۆر گەورە لەسەری دروستەکان. بەڵێ زۆر سپاس بۆ مامۆستا عەبدولموتەلیب ڕەفعات مامۆستای زانکۆ کە بژێکی ڕاستەخۆ لە کلارەوە لەگەڵمانە بووی سپاس بۆ تۆ بۆ زانیارەکە.